مجدم پێ مجدە مژدەیچە دا لە بێکاری بیزنسە پشتی مینە ئەجا پێنی بێ من هەیە دا وەڵاو ئێستەوەم زانی دێماچم دەکێ و لە باشم دەکێ و دۆ خۆجاوە نەبوو دارە چوە خوا کوڕم ئەتۆ منت خۆش دەوێ بەڵێ وەڵاو ئەدی بابەت بەڵێ وەڵاو عەقڵ جوازیان نییە ئەگەر بابەت هەڵەیەکی گەورە بەرامبەر ئێمە بکە هەر خۆشت دەوێ باب مامۆستا خەڵک تۆ چ دایە باب لەگەڵ ژن و منداڵی هەڵە ناکات چۆن غەڵت ناکە وەڵا خۆشی ناوێن تۆشی خۆش ناوێ دا زانایەکان دەڵێن باب پشتی ئەولاد بەرنادا کوڕم کو بەرنادا ئەوە نەبەریدا ئەوە نژنم بەسەر دێنێ دا باب ماتی خۆشدار ئەمی خۆشەوێ یعنی تو ڕاستی سڵدایەک بێتە ماڵێ بەزەوە بابە سعدیە چی لێ بکەین دەوێ هەم ئەمن هەم ئەتوو بەجێ بکەین هەستە کتابەکەت بە لەبەر چاوم بزر بە نۆ دەی تەب ئەی خۆی منداڵەکەشی بە خۆ دەچی کاکە جان چۆنی باشە نەرجان کاکە ئەو جارە ژنەکەی سعدیم ڕێک گرت لە ناو دوکانێ گرتم ئەوە بەڕاستە ئەرێ وەڵا ڕێک لە ناو دوکانێ گرتم کاکە هەردێکۆ ئەمە خەیاتم وەی زانێم جێنم باوەڕ دەکەم باش ئەو زارە خۆت مشەوەش بکە ئەو مەسئلەی لە بۆ من بەجێبێرە من بخۆم چاودێری دەکەم تاو یعنی بەسەر خۆمی نێنم تەواو لێوەرە دەرێ لۆم بەجێبێرە تاو کاکە جان تاو دەست خۆش خواحافیز خواحافیز ئەو کاکەم دەردت چارە دەکا سعدی گیان ژنی تۆم دێنی بینە وەی نەمینم ئای وەی بابە مرم بوو وەی نەمینم باشەکسم تو بۆ ئۆنەچی بۆ دوکان کە ئاخ تووشی ئەمە بووین لۆها پۆزی لێ دەدەی مێردەکەم بەزازە 100 جار پێم گوتی بێ و دوکانی بابە هەنا ڕۆژێ هەتایوارێ چاودێریم دەکا متمانە یاختێ بەقوانە نەما ئەبڵا دوو قسەی لێ بکە ئەمودەی داوای پاچە و ماسی و شتانە دەکەی ئەمیش مافی خۆیەتی دەڕۆژێک حەیرانی بم دەڕۆژێک نسحەتی بکە سعدی ئەرێ کەسیان تەلەفۆنیان نەکردووە هەنار و ئەوان تولا مش خەریکە مێشکم بتەقی دەهامیش نەیکردووە وەرە جارا مەوزوعی بەسیت بوو 100 تەلەفۆندا دەکەوە لۆمان ڕۆکەوە ئەو فلان چێە ئەوە چ بوو ئێستا کە سەیرە ئەو سەڕا من دەکوژی ئەو بێدەنجیا من دەکوژی ئەو بێدەنجە معنای هەیە کاچێ بە چی بکەین جاز دەکەم داویان شتێک هەیە ئەڵێم سعدیگیان تۆ ئەو ماوەی مەیە بۆ ئێرە ئافرم چی قسەکەی تەواوە قسەی دایە تەواوە دەبێ و ماوێ نیێمە ئێرە هەتا مانگە چی هەتا مۆزوعەکە هەوڵ مانگێک کاکە ئێوەڵڵا کاکە چاودێریم دەکەن تۆ قسەیەکی تیاکە ئەو مۆزوعەکە ڕوویدایە لە دوکانێ پێ لەسەر پێدانایە دەکەوی هەناری غەریب هەنزانی هەنار غەریبە کوچی هەنار لە بنەوەیە هەنار بەرمی لە باروتە لقمە لقم هاکا لە ناکاوتەقیەوە نییە هەموو ماوێران دەکا بە قوربان سعدیگیان تا ماوەی هەم سمێژە ستور وای خورماوە سەری ئێستا بەلای زۆر احتیاجی جمعی ساتوریە ئەو دەکاچی داکە قسەکەی سەوتەوە ماوەک نایم کاکە ئەدی باش جارە حیدانی ئێستاش با سوپڕۆم ئەها کچم بیری نایە چۆن بێژەنگ لە تەویلەکە کردبوو کاکە دەهام چیە کرد ئێستاش نییە ئاگال لێ بێژن قسە مسەی گۆڕایە ئەو ڕۆژە دەم گۆ بێژە دەگەم مێ لە بێ پیتە برادری بزنی لەگە بزنی ڕۆژەش کە دەم گوت ئاخزکە دیرەکەرە چی هەیە دەهام ئەو ڕۆژە گوتم بێژنی دیزەڕاند ئەی باوت حقیقی کاکە هەندێتر کەری لەگە کەری بگەڕێەوە یان سیفەتی وەردەگری یان هەنجی وەردەگری وەختی ئەو قسانە نیە و مۆزوع حەلکە تەوا مۆزوع حەل بوو کاکە ماوەک نایم نامێ هەدیوە نییە هەدی جارە دەزانم والله حەیرانی بزانم بیرم دەکەی ئەوەی باس بەس ماوەک نایم قەیدینەوە نییە نامێ بە قوربانە تا حەلە بێ هەتا ماوەچی بایبا هەتا ماوەچکە هەبڵا غەریبیت دەکەم غەریبی خوارد نەخۆش ئەستەغفیرڵڵا بە حەیاتی خوارد دروست نەکردیە بەس غەریبی قسەکارت دەکەم لیمە حەیرانی بم بای وایە بەخێری بجێڕی حەلیکە سعدی حەلیکە
لایکە زۆرم پێ ناخۆشە ئەوە یەک مانگ نایە بۆ ئێرە دەکچم ڕۆڵێکیان دەقیرەتە ئەمە حەل بێ بیکەنە ڕای خوامانە وەین وەی مالە کۆڵمان ببنەوە